یەکێتی و گۆڕان شاندێکی هاوبەشیان لە پەرلەمانتارەکانیان لە عێراق پێکهێنا بۆ گفتوگۆ لەگەڵ لایەنە سیاسی عێراقیەکان و باڵوێزی وڵاتان و ڕۆژی شەممەی داهاتووش شاندەکە دەچێتە بەغدا. پێگەێنانی شاندەکە بۆ جێبەجێکردنی مادەی سیانزەیە لە بەشی پێنجەمی ڕێکەوتنە سیاسەکەی نێوان گۆڕان و یەکێتی و ئامانجیژلەی ئەنجامدانی زنجیرێک کۆبوونەوەیە لەگەڵ لایەنە سیاسەکانی عێراق و باڵوێزی وڵاتان و تیایدا ڕێکەوتنە سیاسەکەی نێوان گۆڕان و یەکێتیان بۆ ڕوندەکەنەوە و گفتوگۆش دەکەن بۆ زەمینە سازی چارەسەرکردنی کێشەکانی نێوان هەولێر و بەغدا. لە هەفتەی ئایندەیە سەردانی بەغاکەین بۆ کۆبوونەوە لەگەڵ لایەنە سیاسیە عێراقیەکان لەگەڵ سەفارەتەکان بۆ ناساندن و خستنە ڕووی ئەو ئیتیفاقە سیاسیی کە لە نێوان یەکێتی نیشتیمانی و بزوتنەوەی گۆڕانە کراوە بۆ شێوازی کاری هاوبەشی بەیەکەوەیمان لە ئایندەدا بۆ چۆنیەتی ڕێخستنەوەی عیلاقی نێوان هەولێر و بەغا بۆ چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵ حکوومەتی ئیتیحادی و بۆ چۆنیەتی ڕێخستنەوەی تێکرای ئەو کایانەی کە کورد لە عێراقا ئەبەستێتەوە بە حکوومەتی ئیتیحادیە. شاندە هاوبەشەکەی گۆڕان و یەکێتی لە 5 ئەندام لە پەرلەمانتارانی ئەو دوولایەنە پێگاتووە و سەرۆکی هەردوو فراکسیۆنەکەش تیایدا بەشدارن. بە هاوپەیمانەتی نێوانیشان دەبنە سێهەم گەورەترین هاوپەیمانەتی ناو پەرلەمانی عێراق لە ڕووی ژمارەی کورسیەوە. سەرۆکی فراکسیۆنی یەکێتیش ڕایگەیان شاندەکە هاوشێوەی لیژنەی سیاسی یەکێتی و گۆڕان لە هەرێم لەگەڵ لایەنە سیاسی عێراقیەکان کۆ دەبنەوە. ئەم بۆچوونە زیاتر بۆ لایەنە عێراقیەکانیش ڕوون بکەینەوە کە ئێمە باوەڕمان بە دەستورە، باوەڕمان بە شەراکەتە، باوەڕمان بەوە هەیە کە بێ کێشەکان لە ڕێی دایلۆکەوە حەل بکرێ نەک لە ڕێگەی تەسریحاتەوە نەک لە ڕێگەی بایکۆتکردنەوە تا ئەو کاتی ئێمە بتوانین داواکانی خۆمان، داواکانی میلەتی کورد، داواکانمان بەپێی دەستور لەگەڵ لایەنەکان یەکلایی بکەینەوە بە تایبەتەوەی پەیوەندی بە موچە و قوتی خەڵکەوە هەیە. یەکێتی و گۆڕان لەگەڵ هەوڵەکانیان بۆ بەدەستێنانی پشتیوانی لایەنە سیاسیەکانی هەرێم دەیانەوێت لەسەر ئاستی عێراق و باڵوێزی وڵاتانی دەرەوەش پشتیوانی بەدەست بێن و دواتر پێکەوە بە هاوبەشی بەشدار بن لە پرۆسەی سیاسی و ڕۆڵیشیان هەبێت لە ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی نێوان هەولێر و بەغدا. هاوکار یاسین NRT سلێمانی.